هەنار میوەیەکی ڕەنگسوورە، یەکێکە لەو میوانەی کە لە وەرزی پاییزدا پێدەگات و میوەیەکە لە ناوچە گەرمەکان و پێستانەکان دەڕوێت لە ڕێگەی قەڵەم و ڕێگەوە. هەنار لە قورئانی پیرۆزدا ناوی هاتووە. تا ئێستاش جوولەکەکان هەنار لە هەندێک سروتی ئاینی بەکاردەهێنن. لە سەرجەم ئاینەکان بەهۆی نهێنی لە پێکهاتە و سوودەکانیەوە هەندێک لە ئاینە ئاسمانیەکان بڕوایان وایە ئەم میوەیە میوەی بەهەشتی بێت و لەگەڵ دروستبوونی باوکی مرۆڤایەتی ئادەم لەسەر گۆی زەوی ڕواوە و کۆنترین میوەیە لە دنیادا خۆی لە نەهێشتن و لە ناوچوون پاراستووە. ڕۆمان و گریک و فێرعەونەکان هەناریان ناستیوە، ئەمەش لە نەخش و نیگاری سەر دیواری پەرستگاکانیان دەرکەوتووە. بنەچەی هەنار ئاستیایە، بە تایبەتیش ئێران و هیندستان. 3 جۆر هەنار هەیە: هەناری شیرین، هەناری ترش، هەناری مزر، کە تامەکەی لە نێوان ترشی و شیرینیدایە. چارەسەرە سروشتەکانی هەنار بە 6 ڕێگە. گیراوەی هەنار هێورکەرەوەیە بۆ ئازار، واتە ئازارشکێنە. گیراوەی هاڕاوی گوڵەکەی باشە بۆ چارەسەرکردنی سکچوون و لە ناوبردنی جۆرەکانی کرمی مشەخۆر. کوڵاندنی توێکڵی هەنار پاکەرەوەیە بۆ ناودەم و سنگ و چارەسەرە بۆ کۆکەڕەشە. دڵ و گەدە بەهێز دەکات و خوێن پاک دەکاتەوە. ڕێژەی میزکردن زیاد دەکات. کوڵاندنی توێکڵی هەنار دەتوانی بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی پێست بەکاری بهێنی. بە پێی توێژینەوەیەک ڕۆژانە خواردنی 3 هەنار هۆکارێکە بۆ دوورکەوتنەوە لە پیری بەهۆی بوونی ڤیتامین A و C تێیدا. سوودەکانی هەنار: خواردنی هەنار بەرگریەکی بەهێز دروست دەکات بۆ لە ناوبردنی خانەکانی شێرپەنجە. لە لێکۆڵینەوەیەکی زانستیدا کە لە ساڵی 2012 ئەنجام دراوە دەرکەوتووە کە دەبێتە هۆی لە ناوبردنی خانەکانی شێرپەنجە. خواردنی شەربەتی هەنار دەبێتە هۆی لە ناوبردنی چەوری خوێن بە یەکجاری، ئەویش بە خواردنی بۆ ماوەیەک. لەو بارەیەوە دکتۆر تۆماس کلینیکی و پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ لە ئەمریکا ئامۆژگاریمان دەکات بە خواردنی شەربەتی هەنار. ئەوەشمان پێ دەڵێت شەربەتی هەنار خاڵیە لە شەکر. سوودێکی زۆری هەیە بۆ ئەو نەخۆشیانەی تووشی ئێستک دەبنەوە، بە تایبەتی ئەو کەسانەی لە تەمەنی پیریدا تووشی نەخۆشی ئێستک دەبن. لە لێکۆڵینەوەیەک لە زانکۆی لیماریندای ئەمریکی ئەوەی دۆزیەوە کە شەربەتی هەنار بەرگری دژی نەخۆشی لە بیرچوونەوە دەوەستێتەوە. خواردنی 500 ملیم ڕۆژانە بۆ ماوەی مانگێک دەبێتە هۆی ئەوەی کەسەکە تووشی پەستانی خوێن نەبێت. ئەویش زانکۆی مەلیکەی مەرگریت لە سکۆتلەندا ئەو ڕاستیەی خستۆتە ڕوو. یەکێکە لە میوە بەهێزەکان لە سووتاندنی چەوری، بە تایبەتی چەوری ورک لەم حاڵەتە دەبێت ڕۆژانە بخورێت. خواردنی هەنار لەلایەن ژنانی دووگیان دەبێتە هۆی دروستکردنی تەواوی ئۆکسجین بۆ کۆرپەلە و هەنار دەوڵەمەندە بە چەند ڤیتامینێک بۆ ژنانی دووگیان. لێکۆڵینەوەیەکی ئیسرائیلی لەسەر شەربەتی هەنار دەڵێت دەبێتە هۆی کەمبوونەوەی نەخۆشی شەکرە و ئەوانەی هەنار دەخۆن کەمتر تووشی ئەم نەخۆشیە دەبن و چارەسەریشیان دەکات. هەنار سەرچاوەیەکی سەرەکی ڤیتامین G و پۆتاسیۆمە، ئەویش دەبێتە هۆی پاکبوونەوەی دگەر و ڕیخۆڵەکان و کەمبوونەوەی هەوای ناوسک. یەکێکە لەو میوانەیە کە پاڵنەر و هاوکاری سێکسە و ئارەزووی سێکس زیاد دەکات لای پیاوان و ژنان. دکتۆر کریستۆفەر فۆریست لە زانکۆی کالیفۆرنیا دڵنیایی دەکاتەوە شەربەتی هەنار لە 150 توانای سێکسی زیاد دەکات و دەبێتە هۆی کەمبوونەوەی نەخۆشی دڵ و شێرپەنجەی پرۆستات.